خۆشەویستان سڵاوتان لەبێ و ئەچینە لای تەورێکی پرۆگرامەکەمان قسەکردنە بێت لەسەر مێژووی کورد. با بزانین کورد لە کۆنا چۆن ژیا و مێژووی کورد بۆکەی ئەگەڕێتەوە، هەرواتە چەندێک توانیمانە کە خاونی ئەو مێژوو پرشنگدارین کە هەمانە تا چەندە توانیمانە بیپارێزین و هەرواتە چەند گرنگە ئەو مێژوو بەنەوەی نوێ ئاشنا بکەین. بۆ قسەکردنی تاو لەسەر مێژووی کورد بە شێوازێکی گشتی میوانداری زۆر بەڕێز مامۆستا سۆران حەمەڕەش کە بەڕێزیان پسپۆڕی مێژوو مامۆستای زانکۆی سلێمانی کە لامان ئامادێ. بەیانی باش بە مامۆستا زۆر بەخێر ئەگەر هەر سەرەتا با باسێک لە مێژووی کورد بکەین و هەروە با بزانین لە کۆنەوە کورد خاونی چه ئاینێک بوو. هەموو جارێکێم بابەتێک پێشترە بینم جا حەزەکەم لەوە دەست پێکەم. ئەو ئامێرە زۆر سەرنجی ڕاکشام تەمورە ئامێرێکی ڕەسەنی کوردیە. ئەم ئامێرە وەکو بەڵگە کۆمەڵێ پەیکەر دۆزراونەتەوە لە ناوچەی نزیک لە هەر کاکەیەکان یارسانەکان کە یارسانیشیان پێڵێن. لەو ناوچەیە دۆزراوەتەوە ئەوەی جێی سەرنجە و پەیکەرانە سەیرەکەی شێوەی لیان و گرتنیان هەروەک ئەمڕۆیە چۆنم کاکەیانەکەی بینی. ئەم ئامێرە لە ناو کاکەیەکانە پیرۆزە. هەموو جارێ کە دوای لیان ماچیەکەن و مۆسیقا تەنان لە تێکستی ئاینی یەزیدی و وینیشە زۆر پیرۆزە. ئەم ئاینانە ئاینی ڕەسەنی کوردین، یارسانی یەزیدی تەنانە دروزەکان کە لە سووریا هەنوێسە دابراون لە کورد، ئەمانە کۆمەڵی ئاینین بەنزیکی لە سا هەشتان هاوبەشە، ئاینی زۆر کۆنی کردین. جا ئەم ئامێرەش لەگەڵیانە سەردەمانێ هەر چوار پارچەکەی لە هەموو شوێنێکی کوردستانە لێ ئێرە. من بۆ نمونە بەڵگەنامەم هەیە کە لە ناوچەی سلێمانی عەلی مەردان کە مقابلا کرێ باسی واکە چۆن فێری مەقامات بووە، باسی مەقام بێژەکانی ناوچەی گەرمیانەکە کە بە تەمورۆ لێیاننا وردە بە تایبەتی لە باشووری کوردستانە نازانم بۆ هۆکاری ئەم 60 ساڵە زۆر لە فەرهەنگی خۆمان دابڕاوین. وردە ئەو ئامێرە ڕەسەنە لە باشوورە خەریکە نامێنێ، تەنها لە باشوورە لە یەزیدیەکانەوە، بەڵام لە دیوی ڕۆژهەڵات بە تایبەتی لە ناو کاکەیە زۆر بە باشی پارەسیویانە. چەند کەسانێک هەن لەوێ کە تایبەتمەندن لەو بوارە زۆر بە زیینی و هێشتویانەتەوە. با بێمەوە سەر مێژووی کورد. چەندە ئێمە کە مێژووە نووسین تۆزێت تووڕین. ئەو وڵاتانی ئەو نەتەوانی کە داگیرەکرێن دایمە هەوڵیان بە دوای بڵین شتێکا بگەڕێن کە بۆ دابشکراون. دابشکردن گاڵتەنیە کورد بە سەردەمێکی زۆری دابشکردنا ڕۆشتووە. ئەمە تووڕەیەکی دروست کردووە. ئەم تووڕەیە تەنانەت لە ئەو خەڵکانی کە ئەکادیمیشن کە لەسەر مێژووە نووسن بەکارەکانیانەوە دیارە. ئێستا ئەمڕۆ بیخوێنەرەوە لەچی 2500 ساڵە کورد دەوڵەتی لە دەزاوە میدەکان ڕووخاون و ئێمە دەسەڵاتمان لە دەزاوە. ئەمە تووڕەیە، مێژوو نییە. چکە میدەکان لە ڕاستیە میدەکان لەو مێژووی کە ئەڵێن ڕووخاوە 800 ساڵ دوای ئەوە 800 ساڵ دوای ئەوە لە کوردستانە حکومیان کردووە. میدەکان تا نزیکی سەدەی سێمی زاینی واتە تا 400 ساڵ پێش ئیسلام لە کوردستانە حکومیان کردووە. ئەچمە جا پێش میدەکانیش خەڵکانێک هەبووە. ئێستا حەزەکەم هەردوو ئەم چەند دەوڵەتەتان بۆ باسکەم کە ئێمە بەداخەوە زۆر نائاشنین بە سەردەمی زێڕینی کوردی کە پێش هاتنی عەرەبەکان و ئاینی ئیسلام. کوردستان زۆر یعنی دەوڵەمەند بوو لە ڕووی فکرەوە، لە ڕووی مۆسیقاوە، لە زۆر ڕووەوە. یەکێ لەو خەڵکانی کە باسییان ناکەین و ئاماژەیان مانایەکانن. مانایەکان لە ناوچەی موکریان تا ئازربایجان هەتا نزیک سلێمانی حکومڕان بوون. ئەمانە نزیکەی 3000 ساڵە ناویان هاتووە لەسەر چاوە مێژوویەکانە. ئەوەی جێی سەرنجە 3000 ساڵ لەمە پێش پاشای مانایەکان ناوی ئازایە، پاشاکان ناوی ئازایە. یەکێ لە بەرپرسی دەوڵەتەکەیان کە بڵین پیشەی دەوڵەتەکە کە ناوی هاتووە لە تێکسی ئاشووریە، ناوی پیشەکەی وەستا ڕێبەر. وەستا ڕێبەر ڕێک جا چی سەیرە؟ ئەمان لە تێکسی ئاشووریا چکە نامەیان گۆڕیوەتەوە لەگەڵ ئاشووریەکانە. ئەوەی ساوکارێکمانێ ڕێبەر لە پەنایە نووسراوە فۆرمەن ڕێک تەرجمەی وەسایە لێنێ بڵین ئەمڕۆ کە لێکۆڵەران تەرجمەیەکەن ئەزانن معنای فۆرمەنە بەس کەس نازانێمە کوردیە. ڕێک وەستا ڕێبەر بۆ نمونە شوانە دۆڵ، ئەمە ناوی شوێنەکان یعنی وشەی وایان یعنی هەستەکەی بە ڕەسەنی ئەم زمانە. جا ئەمانە لە ناوچەی موکریان تا ئازربایجان هەتا سلێمانی
حکومڕانیەکەن ئەمانە ئەو سەردەمەی کە ئاشووری لەم ناوم ئەوانیش حکومیان کردووە نامیان گۆڕیوەتەوە لەگەڵ ئاشووریەکانە کە نامەکانیان نەخوێن تۆ شتی زۆر سێرت بۆ دەرەکە کە نامانێرن هەروان هەمە نانێرن بڵێن من پاشای گەورە ئەومانم کوردستان بە درێژایی مێژوویەکێ لە تایبەتمەندەکانی ئەوەیە پاشای زۆر گەورەی نەبووە مەبەستم چییە ئەوە نەبێ پاشا دەسەڵاتی ڕای هەبێ پاشاکان پاشای گەورە هەبووە پاشای بچووکتر بۆ نمونە دەوڵەتی مانی پێک هاتبوو لە کۆمەڵێ یەکەی ناوچەی جا ئەوەی کە خۆشە ناوی ئەو سەرکردەی ئەو ناوچانە شاکان و شاکان ناوی ئەمانەوە هاتووە جانی هەمانە و ناوانی ئێستێمە هەمانە زۆر بەیوەکو خۆی ماوە ینی ئازا سوتفە نییە بڵێ لەوانەیەکی بڵێ جاکاوە کێ ئازا معنای ئازا بە زمانی هوری کە مانیەکان بە هوری دانرێن لە قاموسی هوریە ئازا ینی برایف کە ینی بە لیزی تەرجمەیانی ئازا ئیتر مەجالی هیچ قسەیەکی تیان نییە جا کە نامانێرە بۆ پاشای ئاشووری یەکەم جار دەستەی پیران سەرکردەی ناوچەیەکان پیا و ماخوڵانی وڵات ئەنجا ناوی خۆی هێنێ کەچی مەسەن نامەی پاشای ئاشووری لەبەری دەسەڵاتی ڕایانە بۆ پاشا کە نامانێرە ناوی کەس نانێ ناوی خۆی نەبێت سەیری ئەم ینی دوو سیستەمی حکومڕانیە جا ئەم مانیانە حکومڕان بوون هەتا دەوڵەتی ئاشووری کە دەوڵەتی ئاشووری ڕووخا مانی و میدەکان تێکەڵ بوون تێکەڵیەکان بە جۆرێکە مەسەن دیاکۆ کە پاشای میدە لە تێکسی ئاشووری کۆنترا بەمانی باسکراوە چونکە هەردووکیان کورد بوون کوردی دوو ناوچە تێکەڵ بووە مێژویان لە سەرچاوە دێرینەکانیشە تێکەڵ بووە هەمان شێوە میدەکانیش هەرە ئەو شێوە حکومڕانیان کردووە پاشای گەورە پاشای بچووکتر مەسەن هەموو یەکەیەکی ناوچەیە حکومڕانی پێیان وتووە کۆما هەم ڕۆڵێ کۆما جڤاتێک کۆمە هەنی بڵین هەروەکو بڵین ئەم وشەی کۆمەڵمان لێ کۆمارمان لێ جا شێوەی حکومڕانیمان من پێم وایە ئەم ڕۆژە دوایین دەرس لەو مێژووەگری ئەم ڕۆژ ئەبێ لەوە تێبگەین کە ئێمە لە فەرهەنگ و لە مێژووە نابێ یەکسەرکردا حکوم ئەبێ دەسەڵات دایمە دابەشکرێ یعنی شێوەیەکی دیموکراتی تری حکومڕانی و جا ئەتوانین سود لەو ڕابردووە دەوڵەمەنەمان وەربگرین جا ئەوەی میدەکان کە ئاشووریەکانیان ڕووخان میدەکان تقریبا 2800 ساڵە ناویان هاتووە لەسەر چاوی مێژوە تقریبا 2810 ساڵەوە پێش نینەوەی ئەمڕۆیان گرت کۆتاییان هێنا بە دەوڵەتی ئاشووری تقریبا 6 ساڵە حکومڕانیان کرد دوایی فارسەکان شکانیان کە شکانیانن مید لە ڕووی فەرهەنگیەوە لە ڕووی دینەوە کاریگەریی گەورەیان لەسەر ناوچەکە بوو ینی ئەوە نییە بڵێ وڵا شکان تاوا نەمان نەخێت بە بەڵگەنامە 800 ساڵ دوای ئەوە پاشایان هەبووە حکومڕان بوون کاریگەوری گەورەیان لەسەر فارسەکان هەبووە من بەڵگەنامی مێژووی زۆر خۆشە هێرۆدۆت نازەم ناوتابیست باوکی مێژوو نووسێکی گەورە بەڵێ 2400 ساڵەوە پێش سترابۆ جوگرافی ناز و مێژوو نووسێکی گەورەیە ئەم 2000 ساڵەوە پێش هەردووکیان چی ئەڵێن ئەڵێ فارسەکان ئەمڕۆ هاتوونەتە سەرەوە کۆن لە خوارەوە بوون لەسەر کەنداو بوون ئەڵێ فارسەکان خۆیان خەڵکی ناوچەیەکی گەرمی ناوچەکان پێویستی بەجری ئەستور و هین نییە بەڵام فارسەکان جلەکانی خۆیان بە کەمەزانن پانتۆڵ و نییە شەرواڵی میدی و جلی میدی و کڵاوی میدی کە بۆ ناوچەی شاخاوی کراوە ئەچەند جلی ئەوان لەبەرەکەن لەبەری شتی خۆیان بە کەمەزانن ئەمە فارسەکان ئەمە هێرۆدۆتی ژەیڵێت و سترابۆزڕەوە ئەڵێ فارسەکان تەنانەت تیربازی ڕێو ڕسمی ئاینی هەموو شتێ لە میدەکانەوە وەریان لێ هەموو شتێ لەوانەوە فێربوون ئەوان چکە لە پێشا میدەکان حکمیان کردوون جا نەک ئەوە لە سەردەمی ئیسلامیشە وەبزان ئیبن تەیمیەیە کە باسی ڕەسەنایەتیەکە ئەڵێ ڕەسەنایەتی ڕۆم ئەرمەنیەکانن ڕەسەنایەتی فارس کوردن یعنی هەموو چکە فارس خۆی تازەیە ڕەسەنایەتیەکە ڕێگەکە لای کوردە نەک بە پێچوان وە لەو داخەوە ئەمڕۆ خەڵک بە پێچوان مامۆستا ئێمە منەمێ قسە لەسەرەوە بە پێچوانێ بکەم ینی بۆ نمونە کە باز لە فارسەکە یەکسەر ئەڵێن بابەوان خاوەنی شارستانێتێکی دوور و درێژن مێژوویەکی دێرینیان هەیە دەوڵەتێکی پێشکەوتون لە ڕابردوودا بۆ شێوە بوون بەڵامەوەی تۆ باسێکی ڕێک پێچوانەکەیەتی لە ڕابردووە ئەوان لە میدەکانەوە شتیان وەرگرتووە ینی کللتوریان جلوبەرگیان وەکو تۆڵی مەراسیم و شێوازی سەربازیان ئەوە چییە ئەو دابڕانە دروستەکە لە نێوان مێژووی ئێمە ئێستا و لەگەڵ ئەو ڕابردووەمان
ئەوان سوودی لێ وەرەگرن و ئەبنە و شارستانیەتی فارس کە ئێستا دەزانین کە چەندە باڵا دەستن بەڵام ئێمەش ئەو شارستانیەتەمان هەبووە لە ڕابردووە ئێستش ئەوەی کە دەیبینی بە بۆچوونی من هەر هەبووە بەڵام ئێمە شتەکان لەوێ سەیری ناکەین یا لی ناکۆڵینەوە یا تێی ناگەین ئەم 200 ساڵە مێژوو نووسراوە لەم 200 ساڵا کوردستان ئەوروپیەکان هاتوون ئەم ناوچیان دابەشکەوە کە دابەشیان کردووە کورد لە هاوکێشەکان نەبوو لەبەرەوە مێژوو بە ئاڕاستەی دروستکردنی مێژوێ بۆ عێراق دروستکردنی مێژوێ کامانەوەی نوێژوێ بۆ ئێران مێژوو کە لەم 200 ساڵان نووسراوە بۆ خزمەتی ئەم کیانە نوێیانە دروستکراوە تو حسابیەوە کە ئەم چوار دەوڵەتە بودجەی گەورەیان هەیە لە زانکۆوە لە خوێندنگەکانە ئەم بودجێ سەرفەکەن هەموو ڕۆژێ گەورەی و مەزنی خۆیان شانێن چەنە گەورن چەنە مەزنن تورکەکان هەموو مێژوویەکی ڕوون هەیە کە 1000 ساڵە لەمە پێش دەرکەوتون لەم ناو هەر خەڵکی ئێرانی 500 ساڵەمە پێش ئەستەمبوڵ تورکیتیانە بوو ئەمانە تازە هاتوون ئەمە شتێ نییە ئینکاری کرد بەڵام خەیاڵاتێکیان دروست کردووە بە زۆر تۆ دەسەڵاتدار بوویجا ئێمە کە هەمانە مەسەن مانایەکان لە خوێندنگە ناخوێندێ میدەکان زۆر بە سەرپێیی بە دوو حەقایەتی ئاری من دامە پێڵەم و حەقایەت ئاری زۆر وەکو حەقایەت دەیخوێنین نەچوویناتە قوڵایی تێگەیشتن لە زمانی میدی مەسەن کاڵی پەراس و ئەموشە جوانە کۆنا میدیانەی کە هەمانە ئەمڕۆ لی تێبگەینەوە لی تێ کرد یعنی ئێمە لە قۆناغەکانی خوێندنە هێندەی لەسەر سەفەویەکان و لەسەر عوسمانەکانە خوێنین و هێندەی زانیاریمان لەسەر ئەوان هەیە هێندەی مێژووی ئەوانە خوێنینەوە هێندە باسی مێژوە پرشنگدارەکەی کورد نەکراوە کاوەتە تۆ ئێستا باسیەکە ئێمە پەیوەندی بە چیەوە هەیە پەیوەندی بۆ ئێمە نەمانزانیەوە کە ئێمە مێژوێکی پرشنگدارمانێ بۆ نمونە میدەکان و هێندە گرنگی بە سەفەویەکان و عوسمانەکانی بە دڵنیایی ئەو سیستەمی خوێندنی کە هەیە ئێمە ئەوانی کە کاریان لەسەر مێژوگۆ لەگەر ڕێزمان ناڵە وەڵام و کاریخرابە بەڵام بەگشتی مێژووی نوێمان لەوانێتەوە ئەوەی لەسەر مێژووی کۆن کاری کردووە بە دەستی دوو کاری کردووە بۆ نمونە کە ئەمانەیە سەلاحەدین بناسین ناچین خۆمان بچینە سەر سەرچاوی یەکەم واتە ئەو ڕۆژەی کە سەلاحەدین لە ژیانە بووە چی لەسەر نووسراوە خۆمان بین دای ڕێژینەوە بینیسینەوە لی تێبگەین یا بچین خۆمان بزانین سەرچاوی ئاشووری هەیە بێ دەستکاری کرد وەرە بێنە تۆ ئەم سەرچاوانە کۆکەرەوە بزانە میت چێ نەک بچی بە دەستی دوو دەستی سێ چکە دەستی دوو دەستی سێ بۆ چوونی مێژوونووسیە چێتە سەر بۆ منە کابراایکی یۆنانی کە لەسەر میدەنووسێ کابرای فارس کە لەسەر میدەنووسێ ئێوێ لە ئێرانچێتیە بیتوێنێتەوە لەبەرەوە ئێمە شێوەی کارکردنمان لەسەر مێژوو زۆر ساکارانەیە ئەچین لە دەستی دوو دەستی سێ خوێندنەوەکەین کە دەستی دوو دەستی سێ خوێنتەوە یەک دنیا بۆ چوونی مێژوونووسی تریەکەوێتە زەر ئێمە خوێندنەوەی کوردانەمان من ناڵم بە زۆر شتەکان بگۆڕ بەڵام خەڵکی لەم ناوچەیە ژیاون خەڵکی لێرە من چەنەها بەڵگەنامەم هەیە بۆ نمونە لە بەڵگان ئەرمەنیەکانە 1000 ساڵەوە پێش کە باسی کوردەکاڵێ ئەڵێ میدە کوردەکان لە کارنامە ئێردەشینی بابەکانە کە باسی ئەوە نزیکی تقریبا 1500 ساڵێک کۆنە ئەڵێ پاشای میدی کوردی ئەمە چەند جارێک ئەمە کە ناوی هاتووە جامە بەستم وە ئێمە ناچینە سەر و سەرچاوانە ئەچین سەرچاوی دووەمی ئەوروپی لەبەرەوەی وێڵین ینی ئاشنانین بەو مێژووە دەوڵەمەنی خۆمان بۆ دەوڵەتێکی گەورە هەیە وەکو هەزەبانیەکان میت چەنە گرنگە بە بۆ چوونی من هەزەبانەکان هێندە گرنگن بۆ مێژووی ئێمە هەزەبانەکانە ناوچەی هەولێر حکمیان کردووە ناوی دەوڵەتەکەیان نزیکەی 3000 ساڵ زیاتر 3009 ساڵ زیاتر ناوی هاتووە لە سەرچاوی ئاشووریانە ئەمانە دەوڵەتێکە نزیک هەولێر حکومڕان بوون هەتاوەکو ساڵی 1125 ینی هەتا 900 ساڵەوە پێش لە هەولێر ئاما بوون ئەم دەوڵەتە گەورەترین ڕۆڵی هەیە لە مێژووی کوردە لە کتێبی خوێندنگەی کوردیە ناویان نەهاتوو بەمەرجێ پاشاکانی ناویان هاتووە بەمەرجێ ئەمانە دەوڵەتی نیمچە سەربەخۆی گەورە بوون
یعنی دەسەڵاتیان جاریوە تا لە ئیسرائیلە شەڕیان لەگەڵ ڕۆما کردووە میری هەزەبانیەکان 2000 ساڵەوە پێش لە ئیسرائیلە مێژوەکە ئەوە زۆرە فریان ناکەی هەمووی باسکە یعنی ئەم دەوڵەتانە چەند دەوریان هەبووە لە نواچان ئێمە هەر بەو تووڕەبووناڵین بەداخەوە کە دەوڵەتی میدی ڕووخاڵە و ڕۆژۆ کورد دەسەڵاتی ئەمە تووڕێی و حەقایەتە وەک لەوەی کە جێڕانەوەی مێژووی خۆڵان باشمەسا لانەیانێمە لەسەر دەوڵەتی کە باسێکە یانیوانێک ئێستا بانگەشەی دروستکردنی دەوڵەتەکەنەوە جارێکی تر پێ دوایەوەن خۆیان ئاشنای و مێژووە بن کە بۆ نمونە 900 تا 900 ساڵ لەموبەر لە باشووری کوردستانە بوون لە هەولێرە لەوێ دەوڵەتێکە بووە یعنی پێ دوایە ئەوانی کە ئێستا ڕابەرایەتیان بانگەشەیەکەن خۆیان ئاشنایەتیان لەگەڵم ڕابردووە هەبێ بابەتێکە ماوەی لەو پێشنووسی ئەستەمبول هەولێر بکرێت بە ئەستەمبول یا دوبەی بۆ گاڵتە و ئەو ناوەمنا لە بابەتەکە بەداخەوە هەولێر یەکێکە لەو شارانی کە مێژوویەکی زۆر دێرینی هەیە بابانە مێژووە دێرینە زۆر کۆنەکی باز ناکەم ئەم شارە بەم دەوڵەمەنیە مێژوویە بڕۆ بە هەزاران بەڵگەنامە هەیە لەسەری تقریبا 900 ساڵەوە پێ کتێب هەیە لەسەر هەولێر باسی خوێندنگەکان نەخۆشخانەکان باسی دەوڵەمەنی ئەو شاراکە لە ڕووی فەرهەنگەوە چەنەها خەڵک لێوێنانەوە لێوێ هاتووە لەو شارە وانەی وتۆتەوە بۆ دەرەکەوێت چەند دەوڵەمەند بوو ئەم شارە ئێمە ئاگامان لەوەنی ئەمانەوێت چونکە کێشەی ئێمە خۆ بەکەم زانین ئەمانەیە لاسایی ئەوە بکەینەوە ببین بە شارێکی هەژاری فەرهەنگی ڕاستە دووبەی بینای بەرزی هەیە ساڵە دروست بوو بێ ئەمانە هەر ناوی هاتووە کۆنتر بەڵام ئەمە شوێنی ماسی گرتن بووە پێشووتر هەر ڕۆڵی فەرهەنگی نییە بەرامبەر بە هەولێر هەر ناتوانانی بەراوردیشی بکەیت کەچی ئەوە داماوین ئەڵین بابین بە ئەستەمبول یا ببین بە دووبەی چونکە خۆمان بە کۆلکا زانین دایما ئەبێ لاسایی ناڵین بین با پیرە هەولێر بیت با لاسایی خۆمان بکەینە و سوود لە ئەزمموی شارە سەرکەوتوەکان وێنجا هەولێر کەواتە هەولێرە سلێمانیش بێگومان هەر سلێمانی بابانەکان چەنە گرنگن بۆ ناوچەی سلێمانی هەزەبانیەکان باسی هەولێر بکەیت و هەزەبانی نەناسی هەولێر ناناسی هەولێر هەزەبانیەکان بەڵام ڕۆڵەکەیوان چووکە کۆنترە خەڵکەکە پێی ئاشنانی پاشایی ئەم هەزەبانیانە ماڵی سەلاحەدینیش سەر بەم هەزەبانیان خۆیان سەلاحەدینی ئەیوبی ئەوان لە تیری ڕەوەندیەکان وەکو پێم وتی هەزەبانەکان تا ئازربایجان هەتا ئیسرائیل دەسەڵاتیان هەبووە لە کۆنە لەبەرەوە ئەمانە وەکو بە شێوەی بنەماڵی حکومڕان بوون بەڵام تیری بچووکتەیان زۆر هەبووە هۆزە گەورەکە ناوی هەزەبانیە لە ناویانە ئەوە نییە چۆنم ڕۆی بەگزایی جاف و کەڕەجاف و ئەمە جیاکردنەوەی نەکان بەشێکیان پیانوتون ڕەوەندین ئەمە هەتا ئەرمینیا و خاکی خۆمان بووە سەلاحەدین سەر بەوە بووە جا ئەچیتە وردەکاری حکومڕانیانەوە ئەخیر میریان ئەبوو هیجای هەزەبانی میرە هەم میرێکی دەسەڵاتدار بووە کورد هێندە دەسەڵاتی هەبووە لە هەولێرا لەدایک وە کراوە بە والی شام پیاوێکی هەولێری تەمەن ئەم کابرا هەم شاعیر بووە هەم مێژوونووس بووە من کتێبە مێژوویەکەیم هەیە تاریخ ئەبوو هیجا بە عەرەبی نووسراوە ئەم کابرایە لە والی شام بووە یعنی هەزەبانیەکان دوای ئەوەی کە ڕوخان جا خۆشی تۆماریەکە کە یەکەم کەسە کە تۆماریەکە دەسەڵات لە کوردەوە لە هەولێرە ئەچێتە دەست تورک مێژوەکەی تۆمار کردووە چکە خێزانی خۆیانە باسی دوایەمین میری هەزەبانیەکە و کە دەسەڵات چۆتە دەست دواداری نەو مێژوە دووبارە نەبێتەوە مامۆستا بێگومانم بە بابەتانە پێسی بە قسەی زیاترە لە پرۆگرامەکانی داهاتووە لافتەکانی داهاتووە ناو بەناو هەر بەردەوامە بین بە قسەکردن لەسەرم بابەتانە سپاس خۆشەویستان لەگەڵتان بەردەوامە بین بەڵام دوای پیشێت درێژە بە گفتوگەکانمانەین لەگەڵمان بن.